کەشتەیەک کەشتی مکێ دیژنەکە هەموویان دادوەر نەبن نیوە و بە تایبەتیش مادەی سێ لە چاپتەری لە میساقیاڵێ محکەمەی تەمیزوانە پەرلەمان مەزگەتیان دەکەن ئەوەش سیاسەتی پێکرد حیزبی یان ماستاوچی یان واستەدار هەڵ دەستگای کە پێی دەوتر دامودازارگای دادوەری چۆن دادوەر هەڵدەبژێرێت چ میکانیزمێک بۆ هەڵی لە ڕووی بڕیار لە ڕووی مالی کە جێبەجێی ناکەن تا ئێستا وەزیری کاکباران بارە بۆ ئیستیقلالی دەسەڵاتی دادوەری وەکو موەسساتی شێوازی هەڵبژاردنی دادوەران ئەو دامودەزگای کە پێی دەوتر دامودازارگای دادوەری چۆن دادوەر هەڵدەبژێرێت چ میکانیزمێک بۆ هەڵبژاردنی دادوەر پیادە دەکات کە خەڵکی شایستە بەتوانە جەری بە معلومات بگانە ئەو شوێنانە نەک خەڵکی حیزبی یان ماستاوچی یان واستەدار ئەمە وا خەریکە هەموو دادگاکانی کوردستان دەبن بە محاکمی استیثنا و خاص محاکمی استیثنا و خاص بۆ دادەمەزرێنن ها چێ دایدەمەزرێنن وڵاتە دیکتاتۆرەکان دایدەمەزرێنن و لە وڵاتی دیکتاتۆردا کاتێک کە بۆ نمونە هەندێک کەیس دەیەوێت کەیسی سیاسین بۆ نمونە معارەزەن دەیەوێت حکمیان بە دەترسێت لەوەی محاکمی عادی بۆی حکم نەدا محاکمی عادی دادوەرەکان بە ویژدانن مستەقلن دێچی سیقەی بەو دادگایانە نیە بەدڵی ئەو حکمیان بە دەچێت دادگایەکی تایبەت دادەمەزرێنێ بۆ نمونە لە سەردەمی سەدام ئەوانەی لە بیرمان بێ محکەمەی سەورەمان هەبوو محکەمەی ئەمنی خاصمان هەبوو وانە بۆ چونکە سەدام بۆ عەزەمەتەی خۆیەوە لە دادگا ئاسایەکانی ڕانەدەبینی کەیسێکی معارەزەیان بۆ بنێرەوە بەدڵی ئەو حکم بن لەوانە بوو ئیفرازیکەن نمونەشمان هەیە بۆیە محکەمەی سەورەی دانابوو بەڵام ئێستا ئەزانن ڕاستە لە دەستوردا محاکمی خاص و ئیستیثنایی مەمنوعە بەڵام ئێستا ئێمە محاکیمە عادیەکانمان بوون بە محاکمی ئیستیثنایی بەدڵی سوڵتە یعنی تۆ سەیریکەن لەم کەیسەی ئەخیری بادینانە ئێ محکەمەی جینایەتی هەولێر ئەو حکمەیدا کە هەمومان دەزانین من وەکو قانونی قساکەمەوە کوێرانە نا کەیسەکەشم خوێنێتەوە بڵێن بەڵگەکانیشم هەمووی بە تەقریر خەلەلەکانم ئەعلان کردن بۆ وسایلی ئیعلام کەیسەکە هەمومان دەزانین بەڵگەیان لەسەر نییە پێشتر ڕئیسی حکومەت وتی ئەمانە تیرۆریستن دەبێ حکم بدرێن محکەمەی هەولێر مامۆستا بەدەلی ئیفراج کرد ئیدهۆک عەفوو زانیان لە دهۆک بەدڵیەوان نهێنان بۆ هەولێر هەمویان حکمدان تەمیزیش تەصدیقی کرد تەصحیحەکەش تەصدیق کرا کەوا بێ سەیریکەن ئەگەر لە سەردەمی سەدام بە محکەمەی ئیستیثنا و خاص هەبوو بێ لەبەرەوەی سەدام و ڕژەمی بەعەس گومانیان هەبوو لەوەی محاکمە گشتیەکان بە قسەی ئەوان بکەن بۆیە محکەمەیەکی خاصیان دروست کردبوو ئێستا لەوە خراپترە ئێستا سوڵتەکە بە محکەمە حاکمی گشتی حکمی خاص دەردەکە ئەنی ئەمە خەتەرترە بەڕاستی یعنی وای لێ هاتۆم سوڵتەیە هەچی دادوەرە دەبێت ملکەچی بێت هەنێ گەرەوە پێوەرە بکەوەی سەدام باشترە چونکە دادوەرەکانی زمانی سەدام هیچ نەبێت دادوەرە گشتیەکان غیری محکەمەی سەورە بەدڵی سەدام حکمیان نەدەدا بۆیە محکەمەی سەورەی دروست کردە ئێستا ئەو محکەمەی خاص و ئیستیثنا مەمنوعە بە جۆرە دەستور مەمنوعە بەڵام محکەمە گشتەکانی لێکردن بە محکەمەی خاص و ئیستیثنا بەداخەو خەڵکی زۆر بە ئیرادە بوون نازانم بۆ هەبێ ئیرادە بوون ئەم هەموو دادوەرە ئەم هەموو خەڵکە کەس نییە بڵێ کوڕە نابێ کاکە ینی خەڵک ئەوەندە بە دوای پڵاوەکەی خۆیاتی ئەوەندە بە دوای بەرژەوەندی و پۆستایە نازانم ئەم خەڵکە بوای لە تۆ پێم سەیرە وەڵڵاهی ژیان وانەیە جگار بۆ هەر ئەم خەڵکە بوو زەمانی سەدام و زەمانی پێش ئینتیفاضە تەسحی بە ژیانی خۆی بە ئازادی خۆی بە پۆستی خۆی بە موچەی خۆی دەدای ئێستا سوور دەزانین تعدال لێ دەکرێت زوڵمن لێ دەکرێت کەچ یەک کەس وەلا کە ئەنەما ئەمانیش بۆیە ڕۆژ ڕۆژ پێمان زیاتر درێژ دەکەن سوارمان دەبن و پێمان بەسەرا درێژ دەکەن ببورن لەو قسەیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەگەر وەکو خەڵی بەیانی سەیرێکی لە نەوەیەکەوە ڕۆژ بە ڕۆژ دەمان پێون نۆ ئەبین دەمان لێنن دا ئەبین یانزەمان لێنن بۆ بەرزدانەوەی تەدەخولات بۆ دیفاعکردن لە دادوەرەکان هەروەها بۆ ئەوەش ئەگەر دادوەرێک خراپ بوو پێشەوەی خەڵک لی بخوێنێ خۆمان دووری خینەوە بەڵام بەداخەوە ئینتیخاباتمان کرد بەس ئینتیخاباتی یەکەم تۆزێ باش بوو لە دووەما تەدەخولیان کرد یەکی دوو پارتی ئەویشان کۆنتڕۆڵ کرد من ئیستیقالەم کردەوە دوای ساڵێک ئیستیقالە وازم لێنە حورەی تعبیر زۆر گرنگە قازی حورەی تعبیری هەیە ئیعلاناتی حقوقی ئینسان ئەوەی مەبادیئی بانگلۆر ئەوەی یەکیتی دادوەران هەمووی باسی ئەوە دەکەن کە دادوەر حورەی تعبیر قسەکردنی هەبێ تەنها یەک حەزری لەسەر ئەویش نابێ لەسەر ئەو کەیسەی کە لە بەردەمیاتی قسە بکە
لێرە لە خۆ لە سەردەمی دیکتاتۆر تا دادوەر نابێ قسە بکە، ئێستا ئەمانیش دەڵێن دادوەر نابێ قسە بکە، یەک دادوەر ناوێرە قسە بکە. بەینەما قسەکردن خۆ دادوەر ناچێت گۆرانی بڵێ، دەچێت باسی قانون دەکات، باسی یاسا دەکات، باسی بڵاوکردنەوەی سەقافی قانونی دەکات. ئەمان چێ بۆ ئەوی کۆنتترۆلیکەن، دەزانن زۆر عاڵقڵن زیرەکن، هەم سوڵتەی قەزایی هەم سیاسیەکان دەزانن ئەگەر خەڵک لە ئەعلام دوورکەوتەوە بچووک دەبێتەوە، زەعیف دەبێت، لاواز دەبێت، بە بەرنامە دەڵێن نابێت دادوەر قسە بکە. بەینەما ئیعلاناتی عالەمی تایبەت بە بواری سەر بەخۆی دەسەڵاتی دادوەری تاکید لە حڕەیەی تعبیری قازی دەکاتەوە کە قازی دەبێت حڕەیەی تعبیری هەبێت. بۆیە سەیرەکەی لێرە لە کوردستان پۆستە دادوەریەکانێکی دوو پارتی بە بەرنامە بە حیزبیات دەکەن، بۆ چونکە لە ڕێی ڕئیسی محکەمەوە کۆنتترۆلی هەموو دادوەرەکان دەکات. ئەگە دادوەرێک بڕیاریش دەرکرد دڵیان نەبوو زەختی لێ دەکەن، نقلی لێ دەکەن، نقلیەکەن، ئەوراقی لە دەست دەستێنن. نمونەشمان هەیە تەمەنا قسەی هین ناکەم بەبێ بەگشتی، هەمانە لە سەروی قراری دژی کۆمپانیای حزب داوە نقلیان کرد. آخر شت أمني محكمة أسايشي محكمة كو دامزراوة طبعا محكمة كو دامزراوة أمني محكمة طبعا أمني قاضي هي أسايشي قاضي أمني محكمة دبي بسبيري بادامو دزگاه كبراسي سرب أنجمين دادوري بيت شون برلمان دبي هي زي چيه بسرب خوي بي دبي نابێت معقول نییە تۆ دامودەزەکانی محکەمە وەزارەتی ناخۆ بپارێزن لەو ڕێوە تەسیرت تەیەکەن دەبێ بەڕاستی شورتەیەکی قەزایی هەبێ کە ئیشەکەی تەنها تەنفیزی قرارەتی قازی نەبێ پاراستنی ئەمنی مەحاکمیش بێت.